مشغوڵانان بەم منداڵانە دەکەن بۆەوەی کە فیجا کۆمەڵگەیەکی پێشکەوت و ئەم فیستیڤاڵی بارزانی نەمبەر بە بۆنەی ١٨ ساڵیادی لەدایکبوونی بارزانی نەمەر وەکو یانەی وەرشی ئاڵا ئەم فیستیڤاڵەمان ڕێخستۆ فیستیڤاڵەکە زیاتر لە 15 وەرشی جۆرا و جۆر بۆ بەشداری زیاتر لە 120 یاریزانی لەسەر ئاستی تیپەکانی کچان و کوڕان لەخۆ دەگرێت ئامانجوانە لە ڕێگەی ئەم فیستیڤاڵەوە زیاتر گرنگی بە وەرزش لە هەرێمی کوردستان وەروە گرنگی بە قوتابیانی وەرزشکار بدەین لە هەرێمی کوردستان. هەڵساین بە ئەنجامدانی فیستیڤاڵێکی وەرزشی کە خۆی لە چەندەها بواری وەرزشی جۆرا و جۆر دەگرێتەوە بە بۆنەی ١٨ ساڵیادی لەدایکبوونی بارزانی نەمر کە جەنابی بارزانی نەمر دەفەرمێ ڕۆڵی وەرزش هیچی کەمتر نییە لە سیاسەت بۆ ناساندنی دۆزیڕەوەی گەلی کورد و زیاتر ئامانجمان خزمەتکردە بە بواری وەرزشی و وەدانەبڕانی قوتابیان لە بواری وەرزشدا. فیستیڤاڵی وەرزشی بارزانی نەمەر بکرێتە فیستیڤاڵێکی نێودەوڵەتی ئامانچی ئێمە لە ئەم ئاهەنگەی کە کردومانە دەستپێکی ساڵی نوێی کوردیە و بە خێراتنی بەهاروز نەورۆزمان کردووە لێرە هەموو کات ئێمە پێویستە کەلتوری خۆمان بناسیێنین و ئامانجمان ئەوەیە نەتەوە ناسنامەی کورد هەموو مناڵێک هەموو تاکێکی کورد بیناسێت ئێمەش بۆ ئەم ئاهەنگەمان ئامادەکرد بەهۆی ئەوەی کە پار هەمووتان ئەزانن کەرەنتینە بوو هیچ ئاهەنگێک ئامادەکاری بۆ نەکرابوو حەزمان کرد بە جوانترین شێوە ئەم ساڵ پێشوازی لە بەهار و نەورۆز بکەین. بە پێویستمان زانی لەم ساڵەیە ئەم بۆنە جوانە خنجیلانەیە ئامادەکەین بۆ مناڵەکانمان بە مەبەستی زیاتر تۆخکردنەوەی یادێکی کوردەواری کە نەورۆزە ڕۆژی نەورۆزە ئێمەش پێش وەختە خۆمان ئامادەکرد لە ژێر ڕێنمایە تەندروستیەکانە و کاروبار ما جخو کتیه و ایش نابه چارشیه ما و حالی ویل خارشی قماره جیته دیتنه نمشتری که نه تشتکیه حالی حاضر ایش تنه بار یعنی پیش روزی دا ایشی ویداره دا پرخوشت بون انا کوین نخوشی چیبیه اجا کار کتیه جبر کو ملت امجن تشتی خوی گاوا دسینه ضروری دسینه جبر ضروریات ملت پر جخو کار جیتنه و امکان انسان جیتنه یعنی انسان تم لسر ضروری دجی مواجه پرتکی یا قاسیانه رومانانه تاریخانه کلتورانه کرمانجیانه ترکیانه اما دفروش پیشا کرونا کاریم باش بود یعنی ام متاجی کسی ندون کرونا درکت تو پیو 400 میلیارد قریدی کشان نزدیکا 2 تریلیون آنکا دینیمیه 5 میلیون هم دفروشن ملت تیوی بیره پازارلقی دکی یا ودی بچاره ناو به سیو نیوان ناو یعنی ملت اکونومی قریزی دا یا جو وادا پرتون